پاکێجی کیتس لە فاستینگ ئینتەرنێتی پارێزرا و دڵنیایی بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ تەنها بە 20,000 دینار. لەگەڵ پاکێجی کیتس لە فاستینگ ئینتەرنێتێک بۆ منداڵەکەت دابین دەکەیت کە هەموو ماڵپەڕەنشە و خراپەکان سانسۆر کراوە. لەمە دووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری لە پاکێجی کیتس لە فاستینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستپەی. سڵاوتان لەبێت خۆشەویستان. بۆ کەس شاراوە نییە کە زۆرێک لە سەرۆک و سەرکردەکانی جیهان هەمیشە ڕوبەڕووی هەوڵی تیرۆرکردن دەبنەوە، جا ڕابگەێنرێت یاخود نا. ئەمە سەبارەت بە سەرکردە ئاساییەکانی جیهان. ئەی چی دەڵێن دەربارەی کەسێک کە هەمیشە هەوڵی گۆڕینی تەرازووی هێزی یەکەمی دەوڵەتانی جیهان دەدات، کە ئەمە ژوای کردووە ئەم کەسە ببێتە یەکێک لەو سەرکردانەی کە هەمیشە هەوڵی تیرۆرکردنی دەدرێت. تەنانەت هەوڵەکانی تیرۆرکردنی بۆتە چەندین بانگەواز و بانگەوازی ئاشکرای بۆ دەکرێت لەلایەن سەرکردە و بەرپرسانی ئەمریکا و ڕۆژئاواوە بۆ ئەوەی بە هەر زۆرێک بێت کۆتایی بەم کەسا بهێنن. ڕەنگە بەناوبانگترین هەوڵەکانیش ئەو کارە بێت کە سیناتۆری کۆماری خوازی ئەمریکا لینسی گراهام کردی کاتێک داوای تیرۆرکردنی پوتینی کرد لەلایەن یەکێک لە هاوکارە نزیکەکانیەوە. ئەمەش ئاماژەیەکە کە ئەمە تاکە ڕێگایە بۆ کۆتایی هێنان بە شەڕ لە ئۆکرانیا. ئەو بانگەوازانی ڕۆژئاوا بۆ تیرۆرکردنی ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا پرسیاری زۆری لە سیستەمی ئاڵۆزی پاراستنی سەرکردەی کرێملن و ڕووژان کە چۆن خۆی بەهێز دەکات لە دژی تیرۆرکردن یاخود کودەتا و تایبەتمەندی پاسەوانە تایبەتەکانی چین، بە تایبەتی کە راپۆرتێک بوونی هەیە کە لە ساڵی 2017 لە میانی چاوپێکەوتنێکی تەلەڤیزۆنی پوتین لەگەڵ دەرهێنەری ئەمریکی ئۆلیڤەر ستۆن کە بەرکەوتنی خۆی بە 5 هەوڵی تیرۆرکردن پشتڕاست دەکاتەوە، لە کاتێکدا هەوڵەکان تا ئێستا بۆ 43 هەوڵی تیرۆرکردن زیادی کردووە. پوتین خۆی بە کۆمەڵێک لە پاسەوانانی شارەزا و ڕاهێنرا و دەور دەدات کە جگە لە دەمانچەی زۆر ورد و بەتوانە بەرگی دژە فیشەک لەبەر دەکەن. ئەمە جگەلەوەی سەرۆکی رووسیا پێشتر لە دەستگای هەواڵگیری یەکێتی سۆڤیەت کاری کردووە و خۆی لە تیرۆرکردن دەپارێزێت بە لەبەرکردنی بەرگێکی تەواو پارێزەر. هەروەها پاسەوانەکانی قەلغانێک پێک دەهێنن کە دەی پارێزێت لە هەڕەشەکان بە هەموو جۆرەکانیەوە. یەکەی پاسەوانی پوتین لە گروپێک پێکهاتووە بە ناوی شۆڕشگێڕەکان. ئەوان بەشێکن لە هێزی بەرگری فیدراڵی رووسیا و بە پشتبەستن بە تایبەتمەندیە تایبەتەکان هەڵدەبژێردرێن کە بریتین لە دەروون ناسی و توانای جستەی و توانای بەرگەگرتنی سەرما و ئارەقە نەکردن لە گەرمادا. پاسەوانەکانی پوتین زری پۆشی تایبەتی جستەیان لەگەڵدایە کە بۆ پاراستنی بەکاردێت. هەروەها دەمانچەی ڤیکتۆری 9 ملیم کە لە رووسیا دروست کراوە و فیشەکی کونکەری زری پۆشی تێدایە. هەروەها دەبێت پاسەوانەکانی بتوانن پێشبینی هەموو ڕووداوێک بکەن و ڕێگری بکەن لە هەموو جۆرە هەڕەشەیەک و تەمەنیان لە 35 ساڵ زیاتر نەبێت و درێژی باڵایان لە نێوان 175 بۆ 190 سانتیمەترە و کێشیان لە نێوان 75 بۆ 90 کیلۆگرامە. چەند مانگێک پێش دەرکەوتنی پوتین لە هەر شوێنێکی گشتی تیمی ئاسایش ئامادەکاری تەواو دەکات بۆ ئەو ڕووداوە و لەگەڵ شیکردنەوەی هەموو مەترسی ئەگەریەکان دەست بە کارەکانیان دەکەن. جاست چالاکیە تاوانکاریەکان بن یان نائارامی کۆمەڵایەتی بن یان تەنانەت ئەگەری ڕوودانی کارەساتی سروشتی وەکو بوومەلەرزە یان لافاو لە ناوچەکەدا و لە کاتی سەردانەکەدا تیمەکە پشکنینی تەواو بۆ ئەو شوێنە دەکەن کە سەرۆکی وڵاتی لێ دەمێنێتەوە و هەروەها ئامێری جامکردن بۆ ڕێگریکردن لە تەقینەوەی بۆمبەکان لە دوورەوە دادەنێن. تەکنیکارانیش چاودێری ئەلکترۆنی بۆ مۆبایل و ئامێرەکانی دیکەی ناوچەکە ئەنجام دەدەن و هەر کات یەکێک لە ئەندامانی تیمەکە تەمەنی 35 ساڵی تێپەڕان ئەوە خەڵاتی دەکەن و پلەپۆستێکی باشتری پێدەبەخشن وەکو بەڕێوەبردننی ناوسێکی دیاریکراو یان وەزیرێکی فیدراڵی. لە کاتی ڕۆشتندا پوتین لە چواردەوری کۆمەڵێک کاروانی ئۆتۆمبیلی قورزەیە کە سەربازەکانی بە باشترین شێوە ڕاهێنراون و چەندین چەکی جۆرا و جۆریان پێیە وەکو جۆرە جیاوازەکانی کلاشینکۆف و نارنجۆکی دژە تانک و موشکی دژە فڕۆکەی گەورە. و کاتێک ئۆتۆمبیلێک بەجێ دەهێڵێت بە 4 ئەڵقەی پاسەوانەکانی دەورە دراوە و ئەوانی دیکەش ئەرکەکانیان ئەنجام دەدەن بۆ ڕێخستن و پشکنینی ئامادەبووان. هەروەها قەناز بە دەستەکان لە سەربانی ئۆتۆمبیلەکان جێگیر کراون
لەگەڵ خانووەکانی دەوروبەری ناوچەکە و تیمی ئاسایشی پوتین کەسێکی تێدایە کە پێش ئەوەی خواردن بخورێت تامی ئەو خواردنانە دەکا کە پێشکەشی سەرۆکی دەکەن بۆ ئەوەی دڵنیا بێلەوەی کە ژەهراوی نەکراوە و هەروەها تیمێکی پزیشکی لە کاتی دروستکردنی خواردنەکەدا پشکنینی سەرجەم خۆراکەکان دەکا. هەروەها باز لەوەش دەکرێت کە بەڕێوەبەرایەتی پاراستنی سەرۆکی رووسیا 9,000 کەس لە خۆ دەگرێت کە هەر یەکەیان کاری جیاوازیان هەیە. لە نێوانیاندا 850 پاسەوانی تایبەت هەیە. تیمەکەش بەسەر چەند یەکەیەکدا دابەشکراوە کە زۆرینەیان نهێنین. ئەمەش جگەلەوەی ئۆتۆمبیلەکەی سەرۆکی رووسیا لە جیهاندا هاوتای نییە. بەو پێی بزوێنەری هیجن V12 تۆربۆی چارج 12 سلندەری لەسرە کە بە تۆربۆ چارجەر کار دەکا بەهێزی 850 ئەسب کە بە یارمەتی کۆمپانیای سەلمێنراوی پۆرش پەرەی پێدراوە. لەسەر پەنجەرە لاوەکەکانی ئۆتۆمبیلەکە شاشەی تایبەت هەیە کە هەموو ئەو شتانی لە دەرەوە ڕوودەدەن پەخش دەکرێن. هۆکاری ئەمەش بۆ ئەو پرۆتۆکۆلانە دەگەڕێتەوە کە لە ئۆتۆمبیلەکانی سەرۆکایەتیدا هەیە کە هەندێک زار پێویستە پەنجەرەکاندا بخرێن و زۆرترین خێراییان 260 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا. سەبارەت بەوەی کەچی ئەم ئۆتۆمبیلە لە هاوتاکانی لە ئۆتۆمبیلەکانی سەرۆکایەتی جیا دەکاتەوە ئەوەیە کە زیری پۆشێکی بێهاوتای هەیە کە هیچ ئۆتۆمبیلێکی زیری پۆش ناتوانێت کێبڕکەی لەگەڵدا بکات و ئەم ئۆتۆمبیلە دەتوانێت زۆر بە ئاسانی بەسەر مین و تەقمنیدا تێپەڕ ببێت و جەستەیەکی کانزایی هەیە کە لە پۆڵاییەکی دژە فیشک و دژە موشک دروست کراوە و هەروەها سایتێکی فەرمی لە رووسیا ڕایگەیاندووە کە دەستگای پاراستنی سەرۆکی رووسیا کەسێکیان هەیە لە جستە و ڕوخساردا تەواو هاوشێوەی سەرۆکی رووسایە و هەندێک جار وەک جێگرەوەی سەرۆک بەکاردەهێنرێت لە ناوچە گومان لێکراوەکان و کۆبوونەوە مەترسیدارەکاندا و کەسێکە زۆر لە سەرۆکی رووسیا دەچێت و دەتوانێت لە هەموو جوڵەکانیدا لاسایی بکاتەوە تەنانە لە شێوازی ڕۆشتنیشی و پێی دەوترێت کەسی ژمارە یەک. هەروەها پوتین لە چاوپێکەوتنێکی فەرمیدا دانی بەوە داناوە کە جارێکیان پێشنیاری بۆ کراوە کە لە کاتی ئەنجامدانی گەشتە مەترسیدارەکاندا کەسە هاوشێوەکەی خۆی بنێرێت و لە نێوانیاندا گەشتێکی بۆ چیچان بەڵام ئەو ڕەتی کردەوە و ئەمەش سەیر نییە چونکە ئەو بەرگێکی تەواو پارێزەری لەبەردا بوو لەگەڵ ئامێری هەناسەدانی تەواوی دەموچاو. ئەمەش پێش ئەوەی لە ساڵی 2020 سەردانی نەخۆشخانەیەکی کۆڕۆنا بکات لە مۆسکۆ. لە پاش ئەم هەموو پارێزگاریە پێمان وایە کە شتێکی سیر نییە کە پوتین توانیوێتی لە 43 هەوڵی تیرۆرکردن ڕزگاری ببێت. بەم جۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدۆکەمان. هیوادارم ڤیدۆکە جێگەی ڕەزامەندی ئێوەی ئازیز ببێت. ئەگەر ڤیدۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایپی کەناڵەکەمانکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایپەکەش چالاک بکەن و هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا. پاکێجی کیتس لە فاستلینگ ئینتەرنێتی پارێزرا و دڵنیایی بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ تەنها بە 20,000 دینار. لەگەڵ پاکێجی کیتس لە فاستلینگ ئینتەرنێتێک بۆ منداڵەکەت دابین دەکەیت کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لە مۆدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری لە پاکێجی کیتس لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستپەی.